تورکیا دبێژە هێزە ئەمریکا دەبێت لە سووریا دابمەزرینە لەشکری تیرۆریەیە. ئەگەر vê hefteyê Kongres li ser yasayên penaberiyê rêk nekeve, renge beşekî hikûmetê bêdgirtin. û hikûmeta Iraqê sozên parastina bendavê Derbendîxan daye lê hêşta tirsa ziyanê di dilê xelkê deverê de ye. سلااو ڕێز هیڤێن دەما خۆش دەگەل کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. هەمیشە نوێترین بابەت و راپۆرت لە کورد کۆنێکشندا پێشکەش دەکرێت و لە ڕۆژانی سێشەمە و هەیمیدا کورد کۆنێکشن لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRT شەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. هەڕەشەکانی تورکیا لە ئەزموونی کوردی سووریا دەستپێکی کورد کۆنێکشنی ئەمڕۆمانە. سەرۆکی تورکیا هەڕەشەی لە ناوبردنی ئەو هێزە دەکات کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی لە پێکێنانی دەکات بۆ پاراستنی ناوچە سنووریەکانی نێوان سووریا، تورکیا، عێراق. ڕەجەب تەیب ئەردۆغان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەوە تاوانبار دەکات کە وەک ئەردۆغان دەڵێت پێکێنانی لەشکری تێرۆرە، واتە ئەو هێزەی لە چوارچێوەی هێزەکانی سووریای دیموکراتدا پێک دەهێنرێت و هاوپەیمانێتی بەسەرکردایەتی ئەمریکا پشتیوانی لێ دەکات. یەکینەکانی پاراستنی گەل بەشێکی سەرەکی و گرنگی هێزەکانی سووریای دیموکراتن و بەردەوامیش لەبەرەی پێشەوەی شەڕەقورسەکاندا بوون دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی. بەڵام هێشتاش تورکیا بە نیگەرانیەکی قوڵەوە لەم هێزە دەڕوانێن لەگەڵ ئەوەشدا کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی دەکات. müttefikimiz dediğimiz bir ülke. وێرای هەموو ڕەتکردنەوەکانمان و ئاگاهیدانەکانمان وڵاتێک کە بە هاوپەیمانی ناودێری دەکەین سوور لەسەر پێکێنانی لەشکری تیرۆر لەسەر سنوورەکانمان. ئایا ئەم ڕێکخراوە تیرۆرکارە هیچ ئامانجێکی تری هەیە بێ لە وڵاتەکەمان؟ سەرۆکی تورکیا سوورە لەسەر هەموو ڕێگەگرتنێک لەو هێزە نوێیەی بە یارمەتی ئەمریکا پێکدەهێنرێ بۆ پاراستنی سنووری باکووری سووریا. Şimdi artık Amerika ئێستا ئەمریکا دانی بەوە داناوە لەشکرێکی تیرۆری لەسەر سنوورەکەمان پێکێناوە. ئیتر دەکەوێتە سەرخۆمان ئەم لەشکری تیرۆرە لەبار ببین بەر لەوەی لەدایک بێت. بۆ سەرکردە کوردەکان لە سووریا پاراستنی سنوورەکانیان لەگەڵ تورکیادا هەنگاوێکی گرنگە بۆ ئارامی و سەقامگیری لە باکووری سووریادا. Türkiye yek ji bingehên esasiyê got terora navnetewî xwe dispêrûye. û Türkiye heta niha gelek îsbat hene, gelek wesaiq hene got Türkiye di hem alîkirkirina Daeş hem jî bi Cebhetun Nusra re bi nav hevkariyê di derbasî Idlibê bû. Ji bo wê Türkiye ne tenê ji bo Bakurê Sûrî tehdîd e, her wiha ji bo ewlekariya navnetewî jî tehdîdekî mezin. مۆسکۆش ڕخنە لە سیاسەتەکانی واشنگتن دەگرێت لە سووریادا و وەک دەڵێ ئەمریکا بەردەوامە لە هەوڵەکانی بۆ ڕوخاندنی ڕژێمەکەی بەشارولئەسەد. بەڕێوەبەرەتیەکانی ئۆباما و ترامپیش لە سیاسەتەکانیاندا بەرامبەر سووریا جیاواز نین. مەخابن زۆر ڕووداومان بینیون نیشانن کە ئەمریکا بۆ هێوەرکردنەوەی قەیرانەکە لەوێ نییە، بەڵکو بۆ یارمەتیدانی ئەو لایەنانەی هەوڵی ڕوخاندنی ڕژێمی سووریا دەدەن لەوەیە. ڕێبەرانی کورد لە سووریادا وەک بەرنامەڕێژی بۆ قۆناغی پاش داعش ئاماژە بە گرنگی پەیوەندی سیاسی دەکەن هاوشان لەگەڵ پەیوەندیە لەشکریەکانیاندا. شەرێ bi Daeş re bi dawî dibe ji bo wê jî Sûrî dikeve pêvêjoyekî nûh de her wiha ciyên ku ji Daeş jî hatin rizgarkirin dikeve pêvêjoyekî nûh de ji bo ku Daeş carek dinê li van alana xwe rêxistin neke dîsa ji bo ku yani ji derve jî nikare bi derbasî hundirê alanê me bibe sistemekî parastinê pir bihêz pêwîst e. تورکیا جەخت دەکاتەوە لەوەی کردە لەشکریەکانی بۆ سەر کورد لە سووریادا بە پشتیوانی هەندێک لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا دەبێت. کۆماری ئیسلامی ئێرانیش دەڵێت ئەو هێزە 30,000 جەنگاوەریەی ئەمریکا پشتیوانی لێ دەکات لە سووریادا ئاگری شەڕ خۆش دەکات. وەکو hûn dibînin hevdemê çavsoriyên Tirkiya, Îran jî nîşanandiya dike ku ew hêzên Amerîka di vê pêk bîne di Sûriyada dibine sedemê nerehetiyan gelo Kurdên ku di şerê Daeş de şervanên herî karîger bûn. Wê çawa di berokên şerê digel rejîmê û komelên dî di Sûriyê de ji aliyekî û gefeyên Tirkiya û Îranê ji aliyekî dî ve xwe biparêzin. Digel me ji stûdiya dengê Amerîka li Londonê Alan Şemo endamê Komîteya Peywendiyên Derve ya Partiya Yekîtiya Demokrat PYD li Ewropa. Brako roj baş spas bi demê te.
سەرچاوە گەلێک سپاش بۆ بەخاندنەوە و تەماشوانینەوە. زمانی ئەردۆگان ئەم دەبیستن گەلکی تون بوو vêcarê پرس ئەڤە یعنی حیا چەندی تورکیاوی بکار بکەوە ناو ئەردی هەرێمین کوردان لە سووریادا و ئەگەر بکەوێ بەرسڤا کوردان وی چی بە؟ بەێ پشتی تێکچوونا چەتەین دەوڵەتە تورکیە ئەردۆغان بخوا چەتای وی تێکچوون لێ نەها ئەوش دخوازێ بە ئاگری شەر و تهدیدێ ئێریشی و داگرکردنا کوبانێ بکە داگرکردنا ئەفرینە بکە و هەموو ڕۆژئاواین تێک ببێ ئەو ئێریشە وانایە دەوڵەتە ترک لەسەر وێنە دخوازە جارێگە دین شەر یعنی ئەو دەرسا و قەهرەمانیە کوبانێ هاتە ڕزگارکردن ژوا چەتەین داعشە ئیرۆشی دەوڵەتە ترک دخوازێ بە ئاگرێ دیسا لە ئەفرینە و لە باکووری سووریە ئاگرێ vêxîne بەڵێکێکی wê bikare be Tirkiyeyê bikare بەڵێ ئەو دەوڵەتە ترک و سیاسەتێ وێنی دەرەوە دەوڵەتێکی بێدەنگەیە یعنی بێدەنگەیە وێنە گەلێکی خەتەرەگە مرۆڤ گەرەگە شیار بێ لەسەر مەسەلە گەلێکی ئەم جەدی دەگرن وا تەهدیدان و وا داگرکریان لۆ مەشێ لێ وێ ئالیدا باوەریە هەم هێزا باکووری سووریە هەم هێزا گەلی کورد یەپێگە و یەپێژە بە ئیسراری دەبێژن و فەرماندارین گشتین یەن هێزن چەکداری هەم باکووری سووریە لە ڕۆژئاوای دەبێژن ئەمە حەیە داویل خوا ببن بەرخوا بدن باوەڕ ناکەم تورکیە دکانە بێ vێگاڤێ باوێژێ ji ber ku hem dengeyên navnetewî hem dengeyên heremî derfetê nadin lê wek min got ev dewleta dewletekî hem siyaseta xwe û hem şî serokî ku marê bê dengeye merov nizane wê çi bike. Kekî alan lê tu dibêjî jî ev gotin xeterin. Xeteriyayê mezintir nabe dema ku Îran jî heman baweriye ku dibêje hebûna hêzek wesa ku Amerîka piştevanî li wan bike li ser wan sunûran wê agirî germtir bike. بەێ ڕاستە ئەو خەتەربوون زێدە دەبێ هەم هەرەمین ینی دەولەتن هەرەمی وەکو تورکیە وەکو ئیران سووریە ینی ئەف دەولەتن هەرەمی و ئیرۆ ناخەزن دەموقراسی و هێزن دەموقراس و وەک هەوی و پلورال وەک هەویان ملەتان هەڤژیانە ملەتان دەموقراسی و فەدرالی دەولەتێکە فەدرالی پێک وەرە نظامێکە فەدرالی نظامێکە دەموکرات پێک وەرە هەم لە سووریە لە باکووری سووریە و لە ڕۆژ هەڵاتە ناوین ئەف دەولەتن ئەستەنگین سەرەکەمن یعنی ئەوان دەولەت هەم ئیران هەم تورکیە هەم دەولەتن دن دخوازن و دترسن لە ji ber ku gel demokrasiyê û aşîtiyê û pêk heviyê bi hev re bîne rasta Belê helbet karîna ezmûnên xelkê welatên dî jî ji nabibin yan jî destê xwe mayê xwe bêxin welatên dî lêkekî alemrastî pirsyara mezin ya herî giring jî ew e Amerîka wê rê bide Tirkiya û Îran ezmûna Rojava têk bidin. Ez bawer nakim çimkî nihanî hem bercewendiyên hevbendên navnetewî û balansên yanî ku dibêjin dengeyên hem li Sûriye hene û li Rojhalata navîn hene ez bawer nakim yanî Emerîka bixwe hêzin Emerîka û hem li ser erdê hem li ser ezmana gelekî çi dibêjin gelekî تضحیه دانه گلکی کار کنه هم من بجه بگره حتی طبقه بگره حتی دیر زوره بکه ده هفکاریه دانه گلکی هفکاریه دانه او هفدنگاشی هلبتن دخوازن او توازن گل ورده چیکن از باور ناکم از باور دکم دی پیمانن یعنی هیزن هف پیمانی دی لگل کردان و هیزن باکوری سوریه هیزن دموکراتی سوریه دا به هفرا کار بکن و باور دکم نهیلن کو ترکیه در باس به بانگمشی اوه yani em dibêjin hem ji bo gelê Kurd gelê Kurd amade ye ji biçûkî heya mezinî wan amade kekî alan bi Kurtî 15 saniye mane ji demê me destpêkiriya wî projeyê ku Amerîka bi hez dike û hagerina wê kengî dest pê bike destpêkiriya ji xwe zû ve dest pê dike we dehe dawî jî dewam bike baweriya me heye we dewam bike û banga me jî ew ji hem civata nav netewî û di civata hevpeymaniya hêzin hevpeymanî ku dikanibin aşîtî demokrasî li hem Sûriye bi tevahî û li Bakurî Sûriye pêk bînin. Alan Şamo endamê komîteya peywendiyên dervên peyedê li Londonê digel me bû spas dest te xweş. Serçava. هاوکاتی کردە ئەسایشەکانی حکوومەتی تورکیا لە شارە کوردیەکانی وڵاتەکەدا نزیکەی 1100 ئەکادمی تورکیا یاداشنامەیەکیان بۆ ئاشتی واژۆ کرد.
بەڵام ئێستا وەک پامنەری دەنگی ئەمریکا لە راپۆرتەکەیدا ئاماژەی پێکردووە ژمارەیە دادگا دەستیان بە لێکۆڵینەوە کردووە لەگەڵ ئەوانەی ئەو یادداشتیان مۆر کردبوو و دواترینیشیان 24 ئەکادمی زانکۆی دیجلەن لە شاری دیاربەکر ئامەد. Mamosteyên zanîngeha Dicleyê êm ku ji kar hatibûn avêtin li Sendîkaya Mamosteyan Eğitim Senê dest bi semînerên Akademiya azad kirin. Di dema rewşa warte de 30 biryarnameyên hikmê qanûnê de hatin îlankirin ku nêzî 6000 mamosteyên zanîngehan ji kar hatin avêtin. 1100 mamoste dema pevçûnên qedexeyên derketinê derve li dijî şer daxuyaniyek dabûn û gotin ku em ne şirîkê vî sûcî ne. Mamosteyên ku îmza avêt bûn binê vê daxuyaniyê yek bi yek ji kar hatin avêtin. Tu ê ku îmza avêtin nemane Üniversiteya Dicle'de bandoreke giran li ser mamostan hat kirin, hatin binçav kirin. Kompüterê wan, telefonê wan hatin desteser kirin. Xebatê wan ê zanînê ku dimeşandin hatin qut kirin, ji xebatê xwe ji xwendevanê xwe hatin dûrxistin. Îro pevecî em dixwazin hêdî dê bên cem hev ya da rolê me çi ye? Rolê me zanîn e, zaniyariye ya da işte gel ronîkirina gel e. Heta ji destê me bê em wê rêda em ê bimeşin. Sendika Alîkariya Aborî jî dide mamosteyên ku endamê Sendikaya Eğitim Senê ne. Fatma Budak yek ji rêvebira Sendikaya û li ser rewşa mamosteyan zaniyariyên dide dengê Amerîkayê. Derdora du salê ê li hemberî sîstema pergala devletê disekinin îxraçkirin dest pê kirin. Wan naxwazin ne li dibistana ne li zanîngeha ne ji deverê dina cî bigirin û bixebitin. Armanca wan yê fikrî azad difikirin wan ji van saziya ji zanîngeha derxin kî li hemberê wan tu kes nebînin. Güney Tanrıverdi jî dibêje mamosteyên ku bi gotinên hikûmetê tev negeriyan ji kar hatine avêtin lê weke sendika ew ê piştgiriya xwe bidomînin ji bo tekoşîna mamosteyan. Gotinên hikûmetê nekirine li gor xwe tevgeriyane ji ber wê hatine îxraçkirin. Lê em ê piştgiriya xwe û berxwedana xwe em ê berdewam bikin. Yek ji rêvebirê Sendikayê Abbas Şahîn destnîşan dike ku erka rewşenbîran ew e ku li dijî zordestî û neheqiyê dengê xwe bilind bikin û akademisyen jî ji ber ku li dijî şer dengê kirin hatin ceza kirin. Xecican Farqîn, Dengê Amerîka, Amed. حکومت عراقی سوزن پاراستنا بنداوی دربندیخان دایا و دبیجه و شرکتک بیانی خواستی جبو جبجه کرنا ویکاری هفدمی کو کار بدستین بنداوی جی آوی بردن به ماستا پاراستناوی لی ترسا زیانیشتا ددلی خلکی دوری دا مایا. زیاتر لە 2 مانگ بەسەر بوومەلەرزەکەی سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران تێدەپەڕێت بەڵام هێشتا ترس و دڵڕاوکیە بەشێک لە دانیشتوانی دەربەندیخانی بەرنەداوە کە نزیکترین شوێن بوون لە سەنتەری بوومەلەرزەکەوە. بەنداوی دەربەندیخان زۆرترین زیانی ئەو بوومەلەرزەیی بەرکەوتووە و حکوومەتی عێراق بەڵێنی داوە کۆمپانیایەکی ڕاوێژکاری بیانی بهێنێتە سەر بەنداوەکە. بەرپرسانی بەنداوەکەش بەشێکی ئاوەکە بەردەدەنەوە تا ئەو کاتەی لایەنە پەیوەندیدارەکان فریایان دەکەون. ئێمە دوای ئەو بوومەلەرزەیە دەستمان بە دابەزاندنی ئاو کرد بۆ ئەوەی تووشی هیچ مەترسیەک نەبین لەو شوێنانی کە گومانمان لێ هەیە زیانی بەرکەوتووە. زوو فریامان نەکەون یانی ئەو کۆمپانیایی کە قەرارە بێت دووە لایەن حکوومەتی عێراقەوە ئەتەبەنی کراوە کە دعوەی ئەو شەریکانە بکات بگەنە ئێرە و ڕێنماییمان بکەن لەوەی کە مەترسیەکان کەمترن چونکە پێویستی بە هەندێک ئەجزەیە بۆ دڵنیابوون و پێویستی بە تیمی ژێرئاوی هەیە بۆەوەی دڵنیامان کەن لەوەی ئەو بوومەلەرزەیە لە ژێرەوە تاسیری زۆر لە بەنداوەکە نەکردووە. بەشی بەرهەمێنانی کارەبا زۆری نەمابوو لە بوومەلەرزەکە هەمووی تیا بچێت. ئێستا ناو بەناو تۆرباینەکان ڕادەوەستێنن تاکو ئەو بەشەی زیانی بەرکەوتووە چاک دەکرێتەوە. زۆر ترسمان لێ نیش چونکە کۆمەڵێک بۆری زۆرمان هەیە کە لە ساڵی 1970ەوە کە 35 ساڵە دانراوە هەندێک شوێنی تایە تووشی داخوران و ژەنگ بووە. ترساین ئەو بۆریانە ئەگەر بەهاتایە و بتەقیایە ئەبێتە هۆی ژێر ئاوکەوتنی هەموو یەکەکانمان لە دەست ئەچوو وێزگەکە بە کاملی لە کارەکەوت. خەڵکی هێشتا لە دڵڕاوکێدان حکوومەتیش دەستی کردووە بە دروستکردنی شەقامێکی دەرباز بوون بۆ ماڵەکانی بەردەم بەنداوەکە. ئەو شەقامە بەسەر گردۆڵکەیەکدا دەڕوات تاوەک هاوڵاتیان ناچار نەبن لە کاتی مەترسیدا شەقامی بەردەم بەنداوەکە بەکار بهێنن. دانیشتوانی کەمپی خوار ترسەکەی دوو جارە یعنی هەم بۆ بوومەلەرزەکە هەم بۆ سەدەکەش. ئێمە داوامان لە حکوومەت و لە بەرپرسانیشەیە
دڵنیایە بن بە کەمپی ینی دانیشتوانی کەمپی خوارەوە ئەگەر ترسی نییە سەردەکە پێمان بڵێن لە بەرۆی هەتا ئێستا لە بوومەلەرزە یەکەمەوە خەڵک ماڵی جێشتۆ تا ئێسش نهاتوتە ماڵەکەی خۆی تا کات زیاتر تێدەپەڕێت و بارانی زیاتر دەبارێت ئاوی ئەم بەنداوە زیاتر بەردەدرێتەوە ئەمەش بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیانی چەندین شار و شارۆچکەی سەر ڕووباری سیروانە دوای زیاتر لە نیو سەدەیە ئەم شاخە خۆڕاگرانە نزیکەی ملیارەها مەتر سێجا ئاویان گل داوەتەوە لەم دەریاچەیە بەڵام دوای بوومەلەرزەکە خۆڕاگری ئەم شاخانە بۆتە جێی پرسیار لەلایەن هاوڵاتیانی بەردەم بەنداوەکە ڕێبازمەجی دەنگی ئەمریکا بەنداوی دەربەندی خان کاتێک ڕێکخاوە تێرۆریستەکەی دەوڵەتی ئیسلامی شاری مووسڵی داگیر کردبوو زۆرێک لە شوێنە ئاینیەکانی وێران کرد بۆ وەک گەواهدەران لەو شارەوە دەڵێن داعش بەشێکی بەرچاوی لە کڵێساکانی شارەکەیان ڕووخاندووە یانیش وەک زیندان بەکارهێنراوە و هەروەها بۆ ئەشکەنجەدانی گیراوەکانیش. بێگومان لە سەردەمێ چێکدارên داعش کەنیسên mesîhiyan li Mosulê bi giştî hatine şinavbirin û hindek wekû baregahên serbazî bûn û hindek dihatine bikaranîn wekû zîndan û çi sîmayê kenîsan bûne têla yan ku çi asewarên ku diyarken ku ev e kenîse ye. Kenîsa Ettahîre ku dikevîte senterê bajarê Mosula kevin beramber merqedê Nebî Cercîs. Ev kenîse ji çendîn jora pêkhatiye û zêdebarî holeka mezin û serdabekê. Li serdemê çekdarên Daeş Kenîsa Ettahîre wekû baregahê hezbe hat bû bikaranîn. Gelek ji gencên evê deverê çîrokên seyr di evê kenîsê da hene. Hinek ji wan bû mavê çendîn meha hatbûne zîndankirin. Ehmed Rahil êk ji çalakvanên civakê sivîle li Mosulê bi tuhmeta veguhastina pêzanînan bû cîhetên emnî çekdarên Daeş hukmê sêdaredanê bû derkirbû. Bû mavê çendîn meha di Kenîsa Ettahîre ve hat bû zîndankirin. بسبب النشاطات اللي كنت أقوم بها في فترة داعش ji agera wan çalakiyên min li serdemê Daişê encamdan ji helmetên alîkariyê û derbazkirina xelkê beqeçix bû deverên jêrdesalata hêzên parastinê ewa em digirtîn û li vî cihê em eşkence didan. Ewa li vêrê kursiyeka asîn hebû wekû culaneka kehrebayî bû bo eşkencedanê dihate bikar înan. Her wesa celdekirinê û çendîn curên eşkencedanê li vî cihê ew ê em lêtrawestîn dihatine kirin. Tawana min hevkarî bû digel hêzên parastinê qaçaxîkirina malbatan ji deverên Daişê alîkarîkirina xelkê û karê mirovanî qedexe bû. Her wesa Ehmed diyar ket ku Daeş kenîse wekû baregah bikartanîn da ku sumeta xelkê Mosul pêkên bikin û xelkê biyanî bêjin mîsilî dijî kenîse û mesîhiyetê ne. هم استخدموا الكنيسة ئەوە دێر بکارئینات بە مەرەما شێواندنا باژارê Mosul û helbet ew ne bi ser xelkê Mosul vene û li ser çi ûla naêne hesabkirin. Em niha karî bû tawanbarkirina taîfegeriyê dikin çiku Daeş nûneratiya me naket. Hejî gotinê ye koptinê li sinûrê bajarê Mosulê 19 kenîse lê hene û her êk bû meremekê hate bikaranîn û zorbey kenîsên bajarê Mosulê li Mosula kevnin ku mêjûya hindekan vedgerîte zêdetirî 1000 sala. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. هەڤۆکên کێشەدارین سەرۆک دۆنالد ترامپ ji بۆ ناسکردنا پەنابەران ji çend welatên Efrîka û cudahî li ser çendîn babetan di Kongresê Emerîkî da yek ji wan yasayên penaberane bûne cihê muştûmragerin. Serok Trump dibêje ew ferq û cudahiyan nake lê hevokên kêşedar û rêbazîn wî yên tund li hember qanûnên penaberan li Emerîka di Kongresê da tirsa daxistina hinek ji hikûmeta federalî zêde dike. Eger heta roja aynî rêkeftin li ser wan babetan nebe. Demokrat hevgirtîna û rijdiyê dikin ku eger komariyan piştevaniya wan bi vê divêtin qanûna mana penaberan yan penaberên nedestûrday bêt serrastkirin. لێدوانەکانی سەرۆک ترامپ کە هەندێک دەستەواژەی نەگونجاوی بەرامبەر وڵاتانی هەژاری زۆرینە ڕەشپێست بەکارهێنابوو بوونەمایی ئاڵۆزبوونی زیاتری هەوڵەکانی هەردوو لایەنی کۆماری و دیموکرات لە کۆنگرێسدا بۆ یاسایەکی نوێی کۆچبەری واتە ئەو یاسایی دەیان ساڵە خۆیان نەقەرەی نەداوە. ئێستاش ئەگەر یاسادانەران نەگەنە ئەنجامێک ئەوە لەوانەیە ڕاگررتنی بەشێکی دامەزراوەکانی حکوومەتی بەدوادا بێت.
لە هەفتەی ڕابردوودا لە سناتی ئەمریکا بەگەشت بینیەوە باس لە چارەسەرکردنی کێشەی سەدان هەزار کۆچبەری بێبەڵگەنامە کرا کە لە تەمەنی منداڵیدا هێنرابوون بۆ ئەمریکا. لە کۆتاییدا سەودایەک بۆ پەسەندکردنی پاراستنەکانی مناڵان و لەگەڵ دەستەبەندیەک لە پێوانەکانی ئاسایشی سنوور خەریکە چارەسەر دەبێت. پاشان کاژمێرێک راپۆرتەکان ئاماژەیان بەوە کرد کە سەرۆک ترامپ ناڕەوایەکی بەکارهێنا بۆ ڕێگانەدان بە کۆچبەرانێک لە وڵاتانێکەوە وەکو هایتی. من گوێم لێ بوو چی وت بەوردی چی وت سەرۆک نەک هەر ئەو تێرمە بێ ئەرزشەی جارێک بەکارهێنا ئەو زۆرتر لە جارێک بەکاری هێنا. لە کاتێکدا کاردانەوەکان داهاتن ترامپ چووە سەر توێتەر و نەکۆڵی لەوەی کرد کە هیچ سوکایەتێکی کردویت. ئەوەی کە یەکسەر بە مشکم داهات زۆر بەداخەوە یارمەتیدەر نییە. غەمگینی کردم گریاندمی من لەو بڕوایەدام ئەو نەجات پەرستە. ترامپ لە ساڵی ڕابردوو وەرە دەستپێکی مانگی سێ فەرمانی لە کۆتایی بەکرداری بەرگری لە پاراستنی مناڵانیدا و یاخود DACA لە هەفتەی ڕابردوو دادگایەکی فێدراڵ ڕێگا لەوەدا گرت بەڵام زۆری کۆماریەکان لەگەڵ یاسایی تۆنتری ئاسایشی سنوور و چاکسازی لە کۆچبەری یاساییدان. کۆمارەکان و دیموکراتەکان دەیانەوێت کێشەی پاراستنی منداڵانی کۆچبەر چارەسەر بکەن بەڵام دەمانەوێت دڵنیا بین 5 ساڵی تر نەگەڕینەوە هەمان شوێن ئەوەی دەبێ بیکەین پاراستنی سنوورەکانمانە. ئێستاکە سەرۆ گومانی هەیە کە سەوداکەشیانی هەیە و سەرزنشتی دیموکراتەکان دەکات و دەڵی دەرفەتی گەورە دەستچوو. زۆر لە دیموکراتەکان چاکردنی دەکا بە درێژکردنەوەی خەرجکردنەکانی حکوومەت دەبەستنەوە. ئێمە نزیک دەبینەوە لە کاتی کۆتایی خەرجکردنەکانی حکوومەت کە لە 19 مانگی یەکدایە لە کاتێکدا دەبێت چەندین کێشە چارەسەر بکەین. ئێمە دەبێت لەسەر فشارەکاندا بەردەوام بین و بگەین بە سەودایەک. بە خەرجکردنەکان دەنگ نادەین ئەگەر بێت و لەبارەی داکاوە نەگەین بە سەودایەک. هەندێک لە یاسادانەران سوورن لەسەر ئەوەی هەردوو لە بگان بە سەودایەک. دموکراتەکان بە نیازپاچیەوە دانوستاندن دەکەن. ئێمە لە هەوڵی ئەوەداین بە سازشێک بگەین. بە پێچەوانەوە ترامپ لە ڕۆژی یەکشەممە توییتی کرد کە کردداری بەرگری لە پاراستنی مناڵان و یاخودداکا لەوانەیە مردووە لەبەرەوەی لە ڕاستیدا دیموکراتەکان نایانەوێت. کۆمیتەی کاروباری زانیاری لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا خوازیارە پرسیار و وەڵام لەگەڵ ستیڤ بەنن سەرۆکی پێشووی استراتیژدانەرانی کۆشکی سپی بکە. وها بڕیارە ئەمڕۆ سێشەممە بەنن لە بەردەم ئەو کۆمیتەی ئەنجومەنی نوێنەراندا ئامادە بێ بۆ باسکردنی ئەوەی کوڕی سەرۆک ترامپ و ژمارەیە کەسی تری لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی 2016 ئەمریکادا بە ڕەفتاری خیانەتکارانە ناودێر کردبوو. ئەم ئامادەبوونەی ستیڤ بەنن تەنها یەک هەفتە پاش بڵاوکردنەوەی کتێبەکەی مایکل وۆڵف سەبارەت بە شتە نەزانراوەکانی ناو کۆشکی سپیە لە سەروەختی ترامپدا. ئیرۆ تەقال لە سیاسەتوانی ناوداری سوربی لە باکوورا کۆسۆڤۆ ئۆلیڤەر ئیڤانۆڤیچ هاتەکردن دی ئەنجامدا ئەو هاتە کوشتن بەڕەوانکاری ئیڤانۆڤیچ vê sibê mirinawî ragihand. Raportên ragihindina Surbî dibêjin çekdarekî nenazkirî teqal lê Îvanôviç kir li pêş ofîsa partiya wî. Îvanôviç yê 64 salî rêberê Kosovoya Bakur bûya ku piraniya Surbiyan ku dehan sal bû meydana girjiyan bû piştî ragihandina serxwebûnê. Dadgeha Kosovo ew weka tawanbarê şerî dabû naskirin li sala 1998 û 1999 ciza li ser wî hat hilanîn û pêdaçûna dadgehê jî berdewam bû. نێوەندەکانی لێکۆڵینەوە لە واشنگتن لەوانە نێوەندی ڕۆژەڵاتی ناوەڕاست هێشتاش تاوتوێ و هەڵسەنگاندن دەکەن لەسەر هۆکارەکانی خۆپیشاندانەکانی ئەم دواییە لە کۆماری ئیسلامی ئێران. هەروەهاش ئەگەر و نەگەری ئەو بەرەنجامانەی شیانیان هەن خۆپیشاندەرانی ئێرانی لەگەڵ داوای باشکردنی ژیانیاندا داوای سیاسیشیان هەبووە لەوانە لابردنی سیستمی ویلایەتی فەقیه لە ئێران. خۆپیشاندانەکانی ئەم دوایانە نیشانیاندا کە گەلێک گرنگن و هۆشداریەک بە ڕێژیمی ئێرانە. ئەوەی سەبارەت بەم خۆپیشاندانانە زۆر بەرچاوە زۆر بە خێرایی پەرانەستاند و دەوری 80 شاریان گرتنەوە. پێشتر شتی ئاوامان نەدی بوو. سەرەتای خۆپیشاندانەکان هەندەرەکەی گرفتی ئابووری گەندەڵی بوو. بەڵام خێرا گۆڕاو بوو بە دژایەتی لەگەڵ سیستمی ڕژێم بە تایبەتی ڕێبەری ئاینی عەلی خامنەیی. هۆشداری تر بە ڕێژیمەوەیە کە ئەو بەڵێنیانی بەجێ نەگەیاندن کە دەیان ساڵە خەڵک چاوەڕوانینە.
ئەو خەڵکەی ڕژانە سەر شەقامەکان خەڵکی کارکەر لە چینی مامناوەندی زۆر هەژار و گەنجی برسی بوون کە هیچ هیوایەکیان بەداهاتوو نەبوو و نەشتێکی ئەوە تۆیان هەبوو لە کیسی بدەن. گەلێک لە خۆپێشاندانەکان سەبارەت بەو بەڵێنانە بوون کە لە ساڵی 1979 بە ئەوان درابوو و بە ئەنجام نەگەیشتن. هەندێک لەو ئاگانەی دۆخی سیاسیێران پیان وایە کەوێ دەچوو خۆپێشاندانەکان لە پێشدا لەلایەن کۆنە پارێزان لە دژی ڕوحانی و لە مەشهد دەستی پێکرد بێ. خۆپێشاندەران ناڕەزایەتیان سەبارەت بە باری ئابووری و دروشمی توندی وەکو مەرگ بە ڕوحانی دەستی پێکرد کە یەکێک لە دروشمەکانی سەرەکی بوو وێ دەچێت کۆنە پارێزان پڵەی قوڵی ناڕەزامەندی خەڵکیان بەکەم گرت بوو. ئەو توێژێنەراش پێی وایە هەر لایەکی نێوخۆی ڕژیم هەندەری خۆپێشاندانەکان بوو بێ بە گشتی هەڵگری پامێکی گرینگە. دووبەرەکێکی زۆر جدی لەنەوە کۆماری ئیسلامیدا هەیە ئەوە سەردێڕی مەسەلەکەیە. پێم وایە نەیانتوانی وەک ئەوەی ماوەی دایان ساڵ کردویانە ئەو خۆپێشاندانە سەرکوت بکەن هەرچەند زوو دایان مرکاند. هەروەها ئۆپۆزیسیۆن لە ئێران زۆر ڕادیکاڵە و ژنان و گەنجانی وڵات پێشەنگی خۆپێشاندانەکان بوون. ئەوە لە نەریتی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بە کۆماری ئیسلامیدا شتێکی نوێیە. هەروەها وەگە و شارەزای دەڵێت باسەرانی ڕژیم دڵی خۆیان خۆش نەکەن کە خۆپێشاندانەکان دامرکاون. ئەزمونونەکە ئەوەیە کە ئەو شەپۆلی ناڕەزایەتیە هەروە بەردەوام دەبێت. ئەمڕۆ وەچەیەکی نوێ لە گەنجانی ئێرانی هەیە کە ساڵ 2009 زاینی دەبۆ سیان ساڵە نەبوون. ئەوانەی ئێستا ئومیدیان بە گۆڕان ڕفۆمی لەسەرخۆ نەماوە. باوەڕیان وایە کە ڕێگای تۆندراوی تەنیا ڕێگای بەرەو پێشچوونە ئەو بۆ کۆماری ئیسلامی مەترسیدارە. خۆپێشاندەران لە دژی ئەوەش بوون کە ڕژیم میلیاردها دۆلار بۆ سیاسەتەکانی خۆی لە دەرەوەدا خەرج دەکات. یەکێک لە هۆکاری خۆپیشاندانەکان ڕاگەیاندنی تەرخانکردنی خەرجی حکوومەت لەلایەن ڕۆحانی لە سپتامبر کە 8 میلیارد دلار بوو. پێم وانیە ڕژیم لە کورتخایەندا گۆڕان بەسەر ئەو سیاسەدانەیدا بێنێت چونکە کۆماری ئیسلامی لە ماوەی دەیان ساڵ سەرمایەگوزاری لەسەر بەڕێوەپێدان و ئایدۆلۆژی خۆی لە ناوچەکەدا کردووە. مەجید یارگوتیشی ئێران بوونی لەشکری خۆی لە ناوچەکە وەک بەرگریەک لە بەرامبەر ئیسرائیل و دوژمنانی لە ناوچەکە و بە تایبەتی ئەمریکا دەزانێت و ئەوەش درێژە پێدەدات. هەڵبەتە دەخی لە زۆرێک لە نێوەندەکانی واشنگتن لێرەدا هێشتا ینی باسکردنیەکی زۆر هەیە لەسەر ئەو ڕووداوانەی ئێران و بەنیازی بەرنامە ڕێژی بێژن ژیهردی خۆپیشاندان بەردەوام بن ڕاوەستن لەگەڵ هیوین دەمە خۆش هاتا ڕۆژاهایی هەر شاد بێ بەختەوەر بن و خدا حافیز هەر شاد بن.